سپاس بۆ خوا میکانیزمی بەشی شانۆ ئەم ساڵ جیاواز لە ساڵانی پێشووتر هەر لە مانگی دەستپێکەوە خۆمان ئامادەکرد بۆ کارنامەکان چیمان کردووە لەگەڵ مامۆستا پشتیوان بڕیاردەری بەشی شانۆ بەیەکەوە دەست لە ناو دەست لەگەڵ ئیدارەی پەیمانگە بە ئاگاداری ئیداری پەیمانگە و بەڕێبەری پەیمانگە چوین دەرگاوی ئەم بەرپرس و ئەم سەرمایه‌دار و ئەومان کردووە تاوەکو بتوانین شتێکیان بۆ دەست نیشانکەین و شتێکیان بۆ بچڕین تاوەکو کوالیتی کارنامەکانمان تا ڕادەیەک لە ڕووی مادیەوە باش بێت. خۆشبەختانە ئەممان توانی بکەین کە ئەمە بۆ ئێمە ئیمتیازێکی زۆر باش بوو. کارنامەکانیشمان شاهدی ئەوە ئادەن کە ئەم ساڵ هەشت کارنامی دەرچوومان هەبووە ئەتوانم بڵێن یەکێک بۆ لەو ساڵانەی کە باشترین کارنامەکانی تیا پێشکەش کراوە. من شنیارە بووبەکر قۆناغی پێنجم لە پەیمانگای هونەرە جوانەکان لە بەشی شانۆ ڕۆژی جیهانی شانۆ لە هەموو شانۆکاران پیرۆز بێ بە تایبەت شانۆکارانی پارێزگای سلێمانی. ڕۆژی جیهانی شانۆش لێوە پیرۆز بێ. من تێشونامە خوێندکار لە پەیمانگای هونەرە جوانەکان بەشی شانۆ قۆناغی پێنجی نواندن. بێگومان پێمان باشە کە دەقی کوردی بێتە ناو بەشی شانۆ و بخوێنرێت لەبەروی ئێمە زیاتر دەقەبیانەکان نەخوێن هەر لە قۆناغی یەکەمەوە هەتاوەکو قۆناغی پێنج ئێمە بەر چەندین نووسەر و دەقی بیانیەکەوین و بەر دەقی کوردی ناکەوین بۆیە پێم باشە کە دەقی کوردیش بێتە ناو شانۆ و ئێمە وەکو دەرس بیخوێنین. ڕۆژی جیهانی شانۆ 27 سێ لە گشت شانۆکارانی ژیان پیرۆزەکەم لە گشت هاوڕێیانیشم پەیمانگای هونەرە جوانەکان بە تایبەتی بەشی سلێمانی کە من خۆم بەشی سلێمانیم وەکو هونەر لە مناڵیەوە حەزم لێ وە خولەیەکی خۆم بووە و لەم دەقەیە خۆم بە دڵخۆشترین کەسە دەزانم کە لەم شوێنەم کاتێک ئەم بۆ پەیمانگا ئەو هەستێکم هەیە کە بە هیچ جۆرە دەرنابڕێت خۆشترین هەستم هەیە لە هیچ شوێنە دڵنیام و هەستە نابێتەوە و هەر خوێندکارێکیش لێرە کە ئێمە لێرە 5 ساڵە خوێنین ناخۆشتنی قۆناغی پێنجەمەکە ئێرە تاواکەین هەستێکی زیاد زۆر ناخۆشمانە بێت. بەخێراتنی کەناڵی سلێمانی یەکەم بەخێربێن ئەمڕۆ 28 سێ دوێنێ کە ڕۆژی جیهانی شانۆ بوو پیرۆزبایی لە سەرجەم شانۆکارانەکەم لە ئێمە خۆمان کە خوێندکارین لای ئێمە زیاتر بە مەرحەلە دەقەکان دیاری ئەکرێت و زیاتر دەقەبیانەکان بۆ نمونە دەقەکانی شکسپیرە سۆفۆکلیس چیخۆف زۆربەی ئەو دەقانە زۆربەی کات دەقەبیانەکان دەقی کوردی تۆزەکەمترە. ئێمە لیژنێکمان پێک هێناوە پێش ئەوەی کە تاڵان لە هاوینەوە لە خوێندکار لە پۆلی چوار دەرەچێت ئەوانی کەس نەیخرا لە ئیخراجن لە بەشی دەرهێنانن لە هاوینەوە فیلتەرێک هەیە لێرە کە لیژنێک پێک هێنراوە لە چەند مامۆستایەکی پسپۆر بە بابەتەکە دەقەکان ئەدرێ بۆ لیژنەیە ئەو لیژنەیە هەڵسەنگاندن بۆ ئەو دەقاکەن ئایا لەگەڵ مامۆستای سەرپەرشتیاری گشتی کە کاتە مامۆستای دەرهێنان کە مامۆستای ڕئیسیانە ئایا ئەم دەقەشیاوە بۆ ئەم خوێندکارە ئایا ئەتوانێت لە توانای ئەم خوێندکارە هەیە ئەم دەقا یا کوالیتی دەقەکە ئەوەیە کە ئێمە پێویستمانە بەو فیلتەرەیە تێپەڕێ و دوجار ئەو خوێندکارە لەگەڵ ئەو فیلتەرەیە لەگەڵ ئەو مامۆستا بەڕێزانەیە کەنە نەتیجەیەک و ئێمە تەنها ڕۆ ئیدارەکەی جێبەجێکەین. من بە بۆنێوی خوێندکار یەکەم و تۆزێ ئەوڵی داوامە زۆر بەرکەوتن لەگەڵ زۆر ئیشان نەبووە بەس سەمایشێکی ئێستا کردمان دەقی سیزیفە لە نووسینی خەلیل هینداویە مەشەدێکی ڕۆژانەیە بۆ مامۆسایی تەمسیلمان کە داوای کردووە مەشەدێکمان بۆ حازر کرد بە 4 ئەکتەرەوە شتێکی سەرکەوتو و شتێکی جوانمان کرد و وەکو خوێندنەوەی دەق چەندها دەقمان هەیە لێرە خۆمان دەقەکانە خوێنینەوە و دەقێکیان 2 دەقمان پێ وترێت کە ئەبێت لەسەر ئەو 2 دەقە مەشەد ئێمە ئامادەکەین. هەموو وڵاتەکانە خوێنین بەبێ جیازی فەڕەنسا، ئیتالیا، ئیسپانیا زۆرێک لە وڵاتەکانە خوێنین. ناتە ئێمە لە قۆناغی یەکەمەوە ئێمە منهەجمان لەسەر کلاسیکە دوایەوە ئەچینە ناو دنیای ستانسلاڤسکیەوە دواوەیە دنیای چیخۆفەوانێ چەندین نووسەری بیانی بەرەکەین ئێمە. لە هەر قۆناغێکم کۆمەڵە منهەنجێکی تایبەت بەخۆی هەیە لە قۆناغیەک زیاتر کارکردنی ئەکتەرە خوێنی کە ستانسلاڤسکی نووسەرێکی بەناوبانگی جیهانیە ئەو وەریگێڕاوە قۆناغ بە قۆناغ منهەنجی دیاریکراوی خۆی هەیە ئێمە ئەم ساڵ لە قۆناغی پێنجین ئارتۆ خوێنین پار ساڵ کە قۆناغی 4 بووین مایر هۆڵدمان خوێند گوتی کۆمەڵێک نووسەری بەناوبانگ ئەخوێنی لە پەیمانگای هونەرە جوانەکان. بەڕای من بەرکەوتنێکی باشی هەیە
چونکە باسی هەنێک دقەیە باسی وەزعی ئێستای خۆمان نەکات باسی کێشەکانی ئێمە ئەکات پێویستە بەڕاستی کێشەیەکم نەبووە لەگەڵ تا ئێستا کە منم 2 ساڵە لێرە ئەخوێنم کێشەم نەبووە کێشەشم ئیشەڵا نابێت و زۆر سپاسی مامۆساکانەکەم بە تایبەتی مامۆسای سەرۆگەشی شانۆ کە بێدڵی کەسی نەکردووە بێدڵی هیچ قوتابێکی نەکردووە حتمما ئەمە نەک لە سلەیمانی نەک لە کوردستان نەک لە عێراق نەک لە شرقی ئەوسەد لە هەموو ئەوروپایە لە هەموو عالەمە ئەتوانم بڵێم تەنان ئەکەم ئەمریکاش کۆمەڵێ مناهیج هەیە ستانداردە بۆ نمونە ستانسلافسکی لە هەموو ئەکادیمیەکانی جیهانە ئەخوێنرێت کەمە نووسەرێکی کاتبێکی نووسەرێکی دەرهێنەرێکی ئەتوانم بڵێم ڕوسیە کە هەمومان پێی ئاشنین ئەمە یەکێکە لەو مەسادیرە سەرەکیانەی کە ئێمە کاری لەسەرەکەین وەکو بەشی شانەی پەیمانگای هونەرە جوانەکان لە قۆناغی 1 و 2 و 3 وەکو میتۆد ئەیخوێنێت وەکو بابەتی کە لە وەزارەتەوە لەلایەن چەند مامۆسایکی بەڕێز ئیشی لەسەر کراوە ئەویش ئەوەیە کە لە قۆناغێکا بێ کلاسیک خوێنێ ئەتە کلاسیک لە شانۆیان لە کێوە دەست پێ کردو لە لێۆنانەکانەوە بەڵێ دوجارێتە سەر ڕۆمانیەکان دوجارێتە سەر کلاسیکی نوێ اینجا اینە لای ڕیالیزم لە پۆلی 4 و 5 لە پۆلی 4 برێخت و مارهۆڵ دەخوێنێن لەگەڵ چەند بابەتێکی تر لە پۆلی 5 اینجا کراوە ئەبێت کە ئەمە خۆی تا ڕادەیەکی زۆر ئێمە لە حەزەمان هەیە لەسەر ئەمەوە ئیشمان لەسەر ئەوە کردو کە دیارترینیان دوێنێ بوو کە سیمینارێکمان کردو لەسەر پرۆگرامەکانی خوێندن ناو پەیمانگەکانی کوردستان نەک تەنها خۆمان. بە بڕوای من ئەگەر لە پای ئەوەی کە نووسری جیهانی ئەخوێندرێ نووسری کوردیش بخوێندرێ پێم وایە باشترە چونکە زیاتر ئاشنا ئەبی زیاتر لە شخصیاتی ئەو کەسانە نزیکە بیتەوانە زیاتر بە چۆنەڵی ئیشەشانوەکانیان دراماکانیان هەتا هەنێکیان سینەما و فیلم و دراماشیان کردووە زیاتر ئاشنابیت بۆ یەگەر نووسری کوردیش بکرێتە منهەج پێم وایە خراپ نییە. وەکو کارکردن لە دەقێکی شانۆیە ئێمە چەنەها نمایشمان هەبوو لە کارنامەکان کە دەقی شان و کارە کوردەکان بوو نووسەرە کوردەکان بوو دقی دڵشاد حوسێنمان هەبوو دقی مامۆستا دکتۆر دڵشاد مستەفامان هەبووە چەنەها دقی با بڵێم نووسەری ڕۆژهەڵاتیمان هەبووە کە لێرە نمایش کراوە هیچ گرفتێکمان نەبوو کوالتیکی باشیش ڕۆشتووە تەنان بانگێش کراوە بۆ شارەکانی دەرەوەی کوردستانیش لە بەغداد نمایش کراوە کە ئەمانە بۆ ئێمە جێی شانازیە. ناتوانین بڵێن بەرکەوتنێکی نەرێنی ئەبێت چونکە ئێمەش کە بەر ئەو دەقانە ئەکەوین ئەزمونێکی تازەیە بۆ ئێمەش و ئێمە دەتوانین سوودی لێوەرگرین بەڵام ئەگەر بێت و دەقی کوردی شەبێت و زیاتر پەری پێ بدرێت بۆ ئێمە بێگومان باشترە. ئەوە ئەکەوێتەوە سەر دەرهێنەرەکە کە ئایا چۆن کار لەسەر ئەو دەقاکات واتە هەیە دەرهێنەرێک هەیە دەقەکە وەکو خۆی ئەخاتە سەر مەسرح بەڵام دەرهێنەریش هەیە گۆڕانکاری تیاکە بۆ نمونە ئەتوانێت دەقاوێزانی کە لەگەڵ کۆمەڵگای کوردیا بیگۆنجێنێت ئەنجامی خاتە سەر مەسرح. بەدڵنیاییەوە زۆر باشە بەلامەوە چەندها دەقی کوردی زۆر باشمان هەیە و هیوادارم لە ئایندەیەکی نزیکە لەسەر ئەو دەقانش بتوانێت ئیشکرێت لە پەیمانگا. من خۆم 20 ساڵ پێش ئێستا لێرە تەلەبە بووم هەنێ مەناهیجە بینم کە لێرە بە درێژای ئەو 20 ساڵە هەرەوەی دووباراکرێتەوە کە ئەمە بۆ خۆی لە خۆیان گرفتە کە بە تایبەت لە هونەرا لە ناو هونەری شاشانۆ پێویستی بە ئەبدێتە.
ئیشێکی شانۆی ئەکرێ بە خۆشحاڵیوانێ ساڵانی ڕابردوو ئیشەکان براونەتە دەرەوەی وڵات بۆ ئەڵمانیا براون بۆ سوید براون کورد توانیوێتی دەنگ خۆی لە ڕێی شانۆ بگەێنێت. خۆشتان لەواتی ئەوە باش ئاگادار بن لەم ڕۆژانی دوایی یا کۆمەڵە نمایش و شانۆیەکی باش نمایشەکرا بەهۆی ڕۆژی گیانی شانۆە و لە ئێستا نمایشی شانۆی دو ڕۆژەکانی بابلۆژ لە هۆڵی چەوار نمایشەکرێت هەرچەنە دەقێکی بیانیشە بەڵام شوانکەریم بیر و بۆچوون و ئادیای خۆی تێکەڵ کردووە. ئێمە بە سەرپەرشتی مامۆسای سەرپەرشتیاری گشتیان لەگەڵ مامۆسایشی سەرپەرشتیاری هونەریشیان بۆ دانراوە بە ئیتیفاق لەگەڵ ئەوە ئەو خوێندکارە کە پێی ئەو ترێ دەرهێنەر کە ئەو ئەزمونە ئەکات بە تەنسیق حتمما ئێستاندن و ئێراندنی تیا ئاکات یعنی بۆ نمونە خۆشببختانە ئەو دەقانەی کە بۆ نووسەرێکی وەکو چیخەف نووسیوێتی لە سەرەتای ساڵی 1970ەکانە هەستەکەی کە لە ئێستاە بۆ کۆمەلگای ئێمە نووسراوە دەقانی شکی سپیر کە لە 60ەکانەوە هەیە کە ئەوە نزیکەی 5 سەدەیە کە کاتی هەملێتە خوێنیتەوە کاتی هەملێت لەسەر شانەوە بینیت هەستەکەی فعلەن ئەمە لەناو کۆمەلگای ئێمە هەیە ئەو خیانەتانی کە لەناو کۆمەلگای ئێمە ئەکرێت هەم لە ڕووی زەوجیەوە هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە هەم لە ڕووی تەنانەت حیزبیشەوە هەموو لەم دەقانەیە ئەبینرێت بە پەرچاوێکی زەقەوە یەکێکە لە بارگراوندەکانی کە خوێندنەوەی جیاواز هەڵەگرێت بەڵێ پەیوەندی بە کۆمەلگای ئێمەوە هەیە و زۆریش ئەوە نەکەوێتەوە سەر دەقەکەی کە هەڵیە بژێری و ئەکتەرەکانیش ئەم ئیشەی ئێمە کە ئێستا کردمانی متوانیمان لە ماوەی 2 هەفتەیە هەموو شتەکان مەزبوط بکەین بە 2 هەفتە حیوارمان لەبەر کرد و جوڵەمان دیاری کرد و هەموو شتەکانمان چاکرد. لەم ساڵە بە خۆشحاڵیوانێ مامۆستا سۆران سەرۆک بەشی شانۆ توانیوێتی کۆمەڵە وەرکشۆپێکی زۆر باش بۆ قوتابیان ڕێک بخە ئەگەر ئەو وەرکشۆپانە زیاتر پەرەی پێ بدرێ پێم وایە باشترە دیبێتێکی باش سیمیناری باش چونکە ئەگەر دەرزەکان هەر نەزەڕی بێ پێم وایە تەلەبە ناتوانێت زەبتی بکە بۆی ئەگەر بکرێ باشتر بێت وەرکشۆپ و دیبێت و سیمیناری زیاترمان بۆ بڕەخسێن هەرچەند لاچە فری ئێمە نەکەی قۆناغی پێنجشین بەڵام بۆ قۆناغەکانی دوای ئێمە. من تەنها هەمێ سپاسیان بکەم کە بۆ ماوەی 5 ساڵ توانیان من لێرەوەک و فێرخواز وەربگرن و من فێرکەم و سپاس بۆ ئێوەش. قوتابیان لای ئەوە تەخەڕوجەکان بڕوانەوە بەدەستێن تا چه نیشێکی خوارد. خۆی ئەمە گرفتێکە سپاس کە و پرسیارت کرد بەشیشان ئەوەیە کە لە زمانی پێش ئێمەوە لە معاناتی 30 ساڵی پێش ئێستا کە تۆ باسیەکەی کێشەکە لەوایە خوێندکارێتە ئێرە نازانێ بێ بە مامۆستایە بێ بە فەنان بێ بە هونەرمەند لێرە شوێنێکە پێڵێن پەیمانگای هونەرە جوانەکان ئەمە ناوێکی گەورەیە ئەبێ هونەرمەند پێ بگات بەڵام هەندێک کە یێتە ئێرە بەو نیەتەیەتە ئێرە کە وەکو مامۆستایەک لێرە بچێت دەرەوە وەڵێ شادەیەکە بەدەستێن هەشمانە بە پێچەوانەوە کە ئەمە یەتە ئێرە پێویستی بە هەنێک دەرز نییە ینی ببوورە کاڵێم هەنێ دەرس لەگەڵ حرمەتمە بەڵام دوجار واقعەکە و لەسەرمانە و ماڵە لەسەرمان ئەبێ ئەم خوێنکارە ئەمەش بخوێنێ و ئەوەش بخوێنێت دوجار لە نێک و دوومان گشتیە خوێنێت لە سێوە جیاکێتەوە بۆ دەرهێنان و نواندن خۆزگا بەشیشکەمان هەبواە کە پەیوەندی بە شێوازی وانەوتنەوە و تڕۆق تەدریسەوە هەبواە کە ئەو خوێنکارانی کە مەبەستیان نیە ببنە شانۆکار یا ببنە هونەرمەندێک یا تموحی نەبووە کاتی خۆی لە بە هەر وەزیفەیەک هاتوتە پەیمانگای هونەر جوانەکان ئەو بە شەشمان هەبواە بۆ خوێنکارانی کە بچن لەوێ درێژە بە خوێندنەکانی من لێرە و کۆتایی بەوە بێنن کە خۆیانێک لای بکەنەوە کە ئایا مە شانۆکارە یا مامۆستایە یا هونەرمەند.